ڕۆژی سێشەمە پێشکەشکردنی تانەکان لەلایەن لایەنەکانەوە لەسەر ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆتایی هاتوو. لای خۆیە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاندبوو تا ئێستا 1300 تانە لەسەر ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکان بەدەست گەیشتووە. بڕیارە لە ماوەی 2 هەفتەدا لە دوای ڕاگەیاندنی ئەنجامە بەرایەکان کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان وەڵامی سەرجەم تانەکان بداتەوە. لاگەری بەردەوامبوونی تانەکانیش کۆمیسیۆن ئەنجام و بڕیاری کۆتایی ڕادەست بە دادگای فیدراڵی دەکات تا کێشەکان یەکلایی بکاتەوە. عیماد جەمالەدین ئەندامی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆن لە لێدوانێکدا ئەو هەواڵانەی ڕەت کردەوە کە کۆمیسیۆن سەرجەم تانەکانی لەسەر هەڵبژاردن ڕەت کردبێتەوە وتی کۆمیسیۆن زیاتر لە 1000 سکاڵای بەدەست گەیشتووە و لێکۆڵینەوە لە سەرجەمیان دەکرێت. ئەو لێدوانە لە کاتێکدایە کە ماوەی 2 ڕۆژە خۆپشاندان و مانگرتن لە بەغدا و شارەکانی دیکە دەستی پێکردووە و بەشێک لە ناوچەکانیش داخراون و خێوەت هەڵدراوە. خۆپشاندەران ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران ڕەت دەکەنەوە و داوا دەکەن دووبارە پرۆسەی ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان بەدەست لەلایەن کۆمیسیۆنەوە ئەنجام بدرێتەوە. تاوکاتەش بەردەوام دەبن لە خۆپشاندان و مانگرتن. لە بەرامبەردا حکومەت و پۆلیس ڕێکاری ئەمنی توندیان گرتوۆتە بەر و دەواازەکانی ناوچەی سەوزیشیان داخستووە و تەنها ڕێگە بەو کەسانە دەدەن بچنە ناوچەی سەوزەوە کە هەڵگری مۆڵەتی فەرمین. لە بەرامبەر ئەو ناڕەزایەتیانە و جەختکردنەوە لە دووبارە جیاکردنەوەی دەنگەکان بەدەست ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق لە ڕاگەیاندراوێکدا میکانیزمی مامەڵەکردن لەگەڵ ئەو تانانەی کە لەلایەن لایەنەکانەوە لەبارەی ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکانەوە پێشکەشکراون خستە ڕوو هاتووە. ئەنجومەنی باڵای دادوەری بەپێی یاسا مامەڵە لەگەڵ تانەکاندا دەکات. ئەویش لە میانی پێشکەشکردنی داواکاری بە ئەنجومەنی کۆمیساران لەلایەن ئەو لایەنانەی کە ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنەکانیان ڕەت کردوتەوە. ئاماژە بەوەیش کراوە کە ئەنجومەنی کۆمیساران بەپێی بەڵگەکان وردبینی دەکات بۆ داواکاری لایەنەکان سەبارەت بە دووبارە ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان بەدەست و دواتر یان بڕیارێکی ئەرێنی لەسەر داواکاریەکان دەدات یان داواکاریەکان ڕەت دەکاتەوە. لە ڕاگەیەندراوەکەدا هەروە هاتووە لایەنەکان مافی ئەوەیان هەیە لە بەردەم دەستەی دادوەری بۆ هەڵبژاردنەکان سەر بە ئەنجومەنی باڵای دادوەری تانە لەسەر بڕیاری ڕەتکردنەوەی داواکاریەکانیان لەلایەن ئەنجومەنی کۆمیسارانەوە تۆمار بکەن. ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق دەژڵێت ئەگەر بەڵگەی پێویست هەبوو بۆ ئەوەی دووبارە ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان بۆ ژمارەیەک وێزگە ئەنجام بدرێتەوە ئەوە ئەنجومەنی کۆمیساران دەتوانێت ڕەزامەندی لەو بارەیەوە نیشان بدات.